پرۆژەیاسای چاکسازی پەرلەمانی کوردستان بووە بە بەس و خواسی ناو هاوڵاتیان و چاڵەگوانانی مەدەنی. بەو تێیەوانیش بێم پرۆژەیاسایە کێشە و گرفتی زۆرە و تەنانەت هەندێکیان پێیان وایە ئەمە تەنها بەناو چاکسازی ئەگەینا چاکسازی بەو شێوەیە ناکرێت. مامۆستایان و چاڵەگوانان پێیان وایە ناکرێت هەرێمەیەک سەرچاوەی داهاتی تەنها نەوت بێت و چاکسازیش بە کەسانی گەندەڵ ناکرێت و دەبێت سەرەتا بۆ چاکسازیکردن لە خەرجی چاکسازی لە داهات بکرێت و چونکە ناکرێت داهاتی هەرێم لە 2013ەوە تا ئەمڕۆ دیار نییە. ئەو یاسایە کە خەریکردنەری دەکەن یاسای چاکسازی نییە لە ئابووری، یاسای چاکسازیە لە موچە و خانشینی و ڕاژەی فەرمانبەران ئەوەی کە پێوەستە بە موچە و ئیمتیازات. علاقەی بە سەکتەرەکانی تری ئابووری و یعنی یاسایەکی گشتگیری ئابووری نیە. کێشەی کوردستانەوەی سەدانەوەتی داهاتمان تەنها پشت بە سەکتەری نەوت دەبەستێت، نرخی نەوتیش ڕۆژە و سعرەکە. کاڵایەکی سیادی سیاسیە وڵاتەکان بۆ یەکلاکردنەوەی چێشەکان بەکاری دێنن، لەبەرەوە ناتوانین پشت بە تەنها یەک سەکتەر ببەستین. پێویستمان بە ئاکتیڤکردن و پەرپێدانی سێکتەر ئابوورە جۆر بە جۆرەکانە بە تایبەتی سێکتەری پیشسازی. قسەکردن لەسەر چاکسازی لە داهات تۆزە قورس دەکەوێتەوە، لەبەرەوەی ئێمە هەر لە بنەڕ تا یاسای بودجەمان دەرنەکردووە لە 2013ەوە تا ئێستا. باشە نازانین داهاتی ئەم وڵاتە چەندەوە، نازانیش چۆن خەرج دەکرێت. باشە ئەوە هۆکارەکەی ئەوەیە کە یاسای بودجە نییە، کە یاسای بودجەشت هەیە جارێکی دیکە کۆمەڵێکی ئیشکالیەت هەیە. بۆ نمونەیەک لەو هەنگاوانێک کەم پێم وایە بۆەوەی کە چاکسازیی ڕێشەیە بکرێت لە هەرێمی کوردستانە ئەبێ بودجەی سێکتەری ئەمنی و عەسکەری کەم بکرێتەوە. لە کەمترین ئاستا بودجەی سێکتەری ئەمنی و عەسکەری لە هەرێمی کوردستان زیاتر لە 20 و 130 بودجەی هەموو هەرێمی کوردستان نەبات. باشە تۆ ناتوانانی بۆ نمونە پەرپێدان لە کەرتی کوشتکاڵ یا لە کەرتی تەندروستی یا لە کەرتی پەروەردە خوێندن بکەی ئەگەر بودجەی سێکتەرێکی وەکو ئەمنی عەسکەری لە هەرێمی کوردستانە کەم نەکەیتەوە. باشە ئەمانە هەنگاوی ڕێشەی نەبووی کە بتوانیت چاکسازیێکی ڕێشەی لە هەرێمی کوردستانە بکەیت. ئەندامێکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش ئاماژە بەوە دەکات ئەوان وەک فراکسیۆنی کۆمەڵ پێیان وایە ئەم پرۆژە یاسایە کێشە و گرفتی زۆری تێدایە و سەرەتا دەبێت بەر لە خەرجی چاکسازی لە داهات بکرێت. کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی تێبینیەکانمان لەسەر پرۆژە یاسای چاکسازی لە موچە و دەرماڵەخانە نشینی چەند تێبینیەکە ئەمە پێمان وایە یەکەم خاڵ کە چاکسازی فعلی حەقیقی لە داهات دەبێ بکرێت، پێشەوەی لە خەرجی بکرێت دەبێت لە داهات بکرێت. ئەگەر نزانین داهاتمان چەندە چۆن دەتوانین خەرجەکانمان بنیاد بنین، دەبێت بزانین داهات چەندە اینجا خەرجەکان لەسەر ئەو داهاتە بنیاد بنین. دووەم خاڵمان کە ئێمە خاڵێکی جەوهەریە و تێبینی جەوهەریمان لەسەریەوە و باسیشمان کردو لەناو هۆڵی پەرلەمانیش بە تەکید باسی دەکەین، دەبێت تەسبیتی بکەین کەمترین موچەی خانەنشینی بە هیچ شێوەیەک ئاماژەی پێ نەکراوە. پرۆژە یاسای چاکسازی لە دەرماڵە و موچەی خانەنشینان لە کۆبوونەوەی دەیەمی پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ کرا و پێشکەش بە 7 لیژنەی تایبەتمەند کرا. بەپێی زانیاریەکانی ئێمە بێت تا ئێستا 3 لیژنە سەرنج و تێبینیەکانی خۆیان بە لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان کردووە و دەبێت لە ماوەی چەند ڕۆژی داهاتوو 4 لیژنەکەی تریش تێبینیەکانیان پێشکەش بکەن و هەر بەپێی زانیاریەکانی پێیان بێت لە کۆبوونەوەی ئەم جارەی پەرلەمان ئەم پرۆژە یاسایە دەمەتەقی زۆری تێدەکەوێت لە نێوان فراکسیۆنەکان. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.